سڵاو کاک قوبات. زۆر سپاس. سڵاو لە جەنابەت. لە نزیکەوە بەخێر هاتنەتکەم. سپاس تەشریفت هێنا هەم بە خۆت و هەم بە میوانانی بەڕێزەوە. فەرمووین. خۆشحاڵم، زۆر خۆشحاڵم بەم دەرفەتە و سپاسی جەنابەت و کاکامانج و هەموو ڕێکخەرانی ئەم کۆنفرانسە دەکەین کە دیسانەوە توانیوتانە گەورەتر لە پار و جوانتر لە پار ئەم ئیڤنتە مهمە ڕێخن بە خێرهاتنێکی تایبەتی مستەشاری پەروەردە و خوێندنی باڵای بەڕێز وەزیرانی فێدرالی دەکەین جەنابی والی ساحب ماڵە و زۆریش خۆشحاڵم کە بەڕێزان ڕئیسی جامیعەکانیش لێرەدا ئەبین بۆیە دەستی جەنابتان خۆش کە وەکو ئاسیاسێڵ توانیتان هەمومان کۆ بکەنەوە. سپاس دەکەم ممنون. زۆر سپاس کاک قوبات. طبعاً ئێمە ئەم دایلۆکە ئەمڕۆکەین لە کەشێکی ئەکادمیا کۆبوونەتەوە. ئەتوانم بڵێم جیاواز لە گفتوگۆکانی ترە، جیاواز لەو هەموو ئەو بارودۆخەیە کە ئێستا لە کوردستانە. سپاسدانەکەم بۆ ئەوە. شانی نییە، پێڵان خۆشە. کاک قوبات طبعاً حەزەکەم لە پرسیاری پەروەردە و خوێندنی باڵاوە دەست پێ بکەم. طبعاً حەزەکەم بزانم کە ڕوانگەی تۆ لەسەر کواڵەتی و ئاستی خوێندن و پەروەردە و خوێندنی باڵا چییە لە هەرێمی کوردستاندا؟ واو، پرسیارێکی قورسە و ڕەنگ بێ من باشترین کەس نەبم کە بتوانم وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە. پێم وایە خەڵکانێک هەن لەم قاعەیە کە شارەزایەکی زۆر زیاتریان هەیە لە من لە مەجالی پەروەردە و لە مەجالی خوێندنی باڵا و لە مەجالی فێرکردن و فێربوون بەعام. من ئەتوانم ئەوە بڵێم کە حەزەکەم ئاستی پەروەردە و خوێندنی باڵای هەرێمی کوردستان بگات بەکوێ. من پێم وایە بێگومان بە زیادبوونی ژمارەی زانکۆ و پەیمانگە و قوتابخانەکانمان دەرفەتێکی زیاتر دەدرێ بە قوتابی و خوێندکاران بۆ ئەوەی فێر ببن. و من گومانم نییە لەوەی کە ئەوەی فێری ئەبن باشە، بەڵام من ئەوەی کە من ئەمەوێ زیاتر لی بکۆڵم ئەوەیە کە نەک چی فێرە بن بەس چۆن فێرە بن. چون پێم وایە ئەمڕۆ ئەوەی کە زۆر زەرورە گفتوگۆ هەبێ لە نێوان ناوەندەکانی خوێندن و ناوەندەکانی پەروەردە بەعام چۆن خەڵک فێرەکەی. لە ڕابردوو فێربوون زاکیرە بوو، زاکرێت باش بوو بێ گوێت بە وردی گوێت لە مامۆستا بگرتایە و گوێت لە محاضەڕەی مامۆستاکە بگرتایە دەرەجەی باش دەهێنا. بەڵام ئەگەر زاکرێت خراپ بێ یان مێشکت مەشغوڵ بێ ئەو ئامێرانە ئەو ئامرازەتەن وەرنە ئەگەر بۆ ئەوەی چۆن فێربی. وە من پێم وایە ئەوەی کە من ئەیبینم ئێستا ئەو مناقەشەی کە هەیە لە ناو ناوەندەکانی فێربوون لە هەرێمی کوردستان زیاتر گۆڕانکاریە لە شێوازی فێرکردن. بێگومان شتی تازە دێتە پێشەوە و دەرفەتی تازە دێتە پێشەوە و هەڕەشەی تازە دێتە پێشەوە. کاخەتا باسی ئارتیفیشڵ ئینتەلیجەنسی کرد، ئەوانەش دێنە پێشەوە، بەڵام ئەساسەکەی ئەوەیە چۆن خەڵک فێرکەی. من حەزەکەم پەیمانگا و زانکۆکانمان وەکو بە شێوەیەکی فێرکردنی ڕەخنەگرانە خوێنکار و تەلەبەکانمان فێرکەن کە بپرسن بۆ وەڵامی ئەم پرسیارە بەو شێوەیە کە تۆ یەکێکت فێر کرد چۆن خۆی مشکلەکە حەلکە زۆر باشترە لەوەی کە تۆ خۆت مشکلەکەی بۆ حەلکەیت و مشکلەکەی بخەیتە بەردەم. بۆیە من هیوادارم ئاستی پەروەردەی ئێمە و ئاستی خوێندنی ئێمە و ئاستی خوێندنی باڵا ئێمە بگاتە ئەو ئاستی کە ئێمە مرۆڤی ژیر و کاریگەر دروستکەین کە چۆن بتوانن فێر بن، چۆن بتوانن مشکلە حەلکەن، چۆن بتوانن بەرنامە بۆ خۆیان دابنن. دیوێکی تریش کە پێم وایە لەمەیانە بینیومە، ئەمە دوو کابینەیە بەڕاستی گەشەکردنم بینیوە لەم مەجالەیە، ئەویش بەستنەوەی ناوەندەکانی فێربوونمانە لەگەڵ بازاڕی کار. هەر لەو قاعەی لە تەنیشمان ئەنواعی کۆمپانیا و سپۆنسەر و ئەو کەسانە دانیشتون کە ئەیانەوێ سوودمەند بن لەم هەموو دەرچوانە و لەم هەموو خوێندکارانە. لە نەتیجە سەردەمێک هەبوو کە زانکۆکانمان ناوەندێک بوون بۆ پەروەردەکردنی موەزەف. ئێستا بە فشاری جیهان و بە فشاری ئابووری ئێمە پێویستمان
بە کادری پێشکەوتووە کە بتوانن لە بازاڕی کارە جێی خۆیان بکەنەوە گیان ببێتەوە یان بازار بۆ خۆیان دروست بکەن. بۆیە وەڵامێکی تۆزێ دوور و درێژ بوو، بەڵام پێم وایە دوو شت مهمە. یەکەم چۆن فێرە بن، دووهەم کە فێربوون و شەهادەکەیان وەرگرت چی لەو شەهادەیەکەن ئەبێ بجێیان ببێتەوە لە بازاڕی کار. بۆیە ئەو مسلسەی بینی حکوومەت و ناوەندی فێربوون و بازاڕی کار پێم وایە ئەبێ پتەوتر کرێ و بەهێزتر کرێ و کاریگەرتریش بێت. زۆر سپاس. طبعاً باسی گرێدانەوەی خوێندنت کرد بە بازاڕی کارەوە کە بەڕاستی ئەمە زۆر گرنگە، ئەوەی کە لە زانکۆ و پەیمانگاکانە خوێنێ دواتر هەوڵی ئەوە ئەیە کە کار بدۆزێتەوە. هەر لەم ڕوانگەیەوانێ ئێمە لە ئێستایا حەزەکەم پرسیارێکی ترکەم کە چەندین زانکۆ و پەیمانگای حکومی و ناحکومی لێرە دانیشتون. یعنی قسەیەک دروست بووە کە زانکۆی یان خوێندنی نمونەیی باشترە لە خوێندنی حکومی. ئەمە لە ناو خەڵکە ئەم پرسیارە دروست بووە. ڕای تۆ چییە لەسەر ئەوە؟ هیوادارم وان نەبێت. هیوادارم زانکۆ ئەهلیەکان باشتر نەبن لە زانکۆ حکومیەکان، بەس هیوادارم منافسە هەبێ لە نێوانیان، هیوادارم داهێنان هەبێ لە نێوانیان، چکە نەگەر منافسە نەبێ لە ژیانە لە شوێنی خۆمانە وەستین و لە شوێنی خۆمانە چەقین. بۆیە من هیوادارم بە زیادبوونی زانکۆی ئەهلی و زیادبوونی زانکۆی حکومی بە شێوەیەکی تەندروست بێ کە پاڵ بە یەکتریەوە بنێن بۆ ئەوەی ئاستی خوێندن بەرزتر بێ. لە دیوێکی تری شەوە بێ سەیری بکەین کوردستان ناوچەیەکی جۆرا و جۆرە. شوێنی گەشتیاریمان هەیە، شوێنی کشت و کاڵیمان هەیە، شوێنی نەوت و گازیمان هەیە، شوێنی بازرگانیمان هەیە. ئەم هەموو زانکۆوانە ئەگەر هەمویان لاسایی یەکتری بکەنەوە و هەمویان هەوڵ بدەن اختصاسیان وەکو یەک بێ ئێوە زەرەرەکەن. بەڵام ئەگەر زانکۆی هەڵەبجە گرنگیەکی زیاتر بدا بە کشت و کاڵ و گرنگیەکی زیاتر بدا بە گەشتیاری کە شوێنێکی گەشتیاری و شوێنێکی کشت و کاڵیە، ڕەنگ بێ ئەوان بتوانن جێی خۆیان بکەنەوە لە ناو ئەو جەنجاڵیەی کە هەیە لە نێوان ئەو هەموو ناوەندەی فێربوونانە. بۆیە هەم تەنسیق پێویستە لە نێوانیان، هەم منافسە پێویستە لە نێوانیان، هەمیش ڕەقیب پێویستە بەسەریانە کە پێم وایە وەزارەتی خوێندنی باڵا و کۆمەڵگای مەدەنی و خوێندکارەکان خۆیان و مامۆستا بەڕێزەکان خۆیان باشترین ڕەقیبن لەسەر ئەو نظامەی کە هەیە و باشی و خراپی ئاستی زانکۆ و پەیمانگە و ناوەندەکانی فێربوونمان. طبعاً من خۆم ئەگەر لە ڕوانگەیەکەوە سەیرەکەم زۆر حەزەکەم پۆزتیڤانە سەیری شرکەم. کێشەمان زۆرە و بەردەوام زۆر باسی کێشاکەین و لاریش لەوە نییە کە تۆ لە مەجاری پەروەردەیە زۆر حەزت لە دروستکردنی پرۆژەوانێ. حەزەکەم بزانی پلانتان چییە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەمەی کە کواڵەتی خوێندنمان بەرەو باشتربوون ببرێت. حەزەکەم پۆزتیڤانە تەماشای بابەت. وەڵام من دایمەن گەشت بینم، ینی هەموو جارێک پەرداغەکە نیوەی پڕە لای منە، هیچیشی تیان نەبێ هەر مەجالی تایە پڕیکەین. بۆیە هەر خۆم وەکو کەسێک هەمیشە گەشت بینم، بینیومە کەرتی پەروەردە و خوێندنی باڵا و گەشەی کردووە لە کوردستان، بەڵام دیسانەوە ئەمەوێت تەرکیزێکی زیاتر بخرێت لەسەر شێوازی فێرکردن، بەستنەوەی زانکۆکانمان لەگەڵ زانکۆ جیهانیەکان، لەگەڵ ناوەندە جیهانیەکان، سوود وەرگرتن لە پێشکەوتنەکانی جیهان. سەردەمێک لە نەوەدەکانە بە حاڵ راپۆرتێکی مامۆستایەکی بەڕێزی ئێمە ئەچووە دەرە لە شارەکەی خۆی. ئێستا فەرمو توێژینەوەمان هەیە لەم سلەیمانیە خۆشەویستەوە لە گەورە گۆڤارەکانی جیهانە تەبعەکرن. بۆیە زانکۆ لە هەموو مؤسسەیەکی تر ڕێگای ئاسانترە بۆ ئەوەی ببەسرێتەوە بە جیهان، چ لە ڕووی علمەوە، چ لە ڕووی ئاڵوگۆڕی زانیاریەوە، چ لە ڕووی ئاڵوگۆڕی مامۆستاوە، چ لە ڕووی ئاڵوگۆڕی خوێندکارەوە. بۆیە بە جیهانکردنی کەرتی خوێندن و خوێندنی باڵا پێم وایە یارمەتیدەرێکی زۆرە بێ بۆ گەشەکردنی ئەو کەرتە، بۆ گەشەکردنی ئاستی تێگەیشتن و لێهاتووی
خوێنکارەکانمان و کەرتەکە بەگشتی و ئایندەیەکی گەشتریش بە تایبەتی. هەر بە لە باسی هەلیکارە خوێندنی پیشەی و ئەو ئەستەنگانەی کە بۆ وەرگرتن لە زانکۆ و دۆزینەوەی هەلیکار تەواو جۆرە خوێندنە بە باشی ئەزانی هەبێ زۆر زەرورە، هەر زۆر زەرورە. پێم وایە ئێستا لەم قۆناغە مهمترین خاڵە کە زانکۆکانمان کە پەیمانگەکانمان پۆلیتێکنیکەکانمان و وەزارەت چه وەزارەتی خوێندنی باڵا بێ چه وەزارەتی پەروەردە بێ گرنگی پێوە بدە، چکەن هەستەکەم نا هاوسەنگیەکەیە. باشە هەمومان مانەوێ ببین بە مدیر بە قات و بە بۆیمباغەوە دەوام بکەین، بەڵام سەیرەکەی ئەنواعی پیشە هەیە کە بۆشایی هەیە تیای. بۆشاییمان هەیە لە زۆر مەجالی ژیانە، لە زۆر پیشەی تایبەتە هێشتا اعتیماد دەکەین لەسەر هێنانی مهندسێک لە هەندستانەوە لە کۆمپانیەکان ببرسە. بڕۆ گەورەترین کۆمپانیەکانی کوردستان بانکە، ئەوانەی کارگەیان هەیە، ئەوانەی لە مەجای ئیتساڵاتە ئیشەکەن، ئەوانەی کە لە مەجای ترا ئیشەکەن، بزانن لە ئاستی پسپۆڕیەکانی کە پێویستیان پێێتی چەندی ئەو مهندس و مهندسانای کە لەوێ ئیشەکەن چەندی کووردە و چەندی بێگانەیە. ئەوە پێمانەڵێ یعنی ئێمە ئەبێ بیر لەوە بکەینەوە چۆن بتوانین هاوسەنگیەک دروستکەین لە بینی هەموو زانستەکان و هەموو پیشەکان. بۆیە گرنگیدان بە خوێندنی پیشەیی ئەبێ لە پێشینەی کارمان بێ، چ لە حکوومەتی ڕابردوو چ لەمەیان و چ لەوەی کە لە داهاتوودا دێت. تەوان پێم خۆشەکە ئەم پرسیارە زیاتر بڕوژێنم لەسەر ئەوەی کە هەردیسانەوە لەسەر دەرفەتی کار کاکوبات من لە نزیکەوە تەماشای کارەکانەکەم ئەتوانم بڵێم ینی بە چەندین پرۆژە زۆر بە توانم بڵێم بە بێدەنگی زۆر بە وریایی کاری لەسەرەکەیت و لەپڕ پرۆژەیەک یەتە بەرهەم. ئەمە یەکێک لەوانە کە ئەتوانم بڵێم پرۆژەکەشت هەر بە ناوی بناخەیەت جا ئەمە ڕامەکێشێ بۆ چەندین بیرکردنەوە کە ئەمە بناخەی چەندین پرۆژەی گەورەترە. حەزەکەم هەر لە مەجاری پەروەردە و ڕەخساندنی هەلیکار و بژانەوەی ئابووری ئەگەر پرۆژەی نوێت هەیە یان درێژە پێدەری ئەم پرۆژانەی کە هەتە لە ئێستەیە بەرەو پێشچوونەکانی چۆنە؟ وەڵا سپاس دەکەم. ئێمە خۆم باوەڕم بە داهێنانە، پێم وایە کە داهێنان ڕزگارمانەکە لەو چەقبەستویی کە ئێستا بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە. ماوەیەکی زۆر بیرکردنەوەی ئێمە لەسەر کەرتی حکومی بوو و گەورەکردنی کەرتی حکومی و فراوانکردنی کەرتی حکومی و زیادکردنی وەزارەت و زیادکردنی مدیریەتی عامل ناو وەزارەت و فراوانکردنی ئەم حکوومەتە کە گەیشتووەتە ئاستێک کە ئێستا بە حاڵ ئەتوانین بەخێوی بکەین. بۆیە من لە 2014ەوە لە ڕاستیدا گەیشتمە و قەنەعەتەکە ئەبێ بیر لە داهێنانێ بکەین بۆ ئەوەی مەجالێک هەبێ، ساحەیەک هەبێ بۆ ئەوەی گەنجانی خۆمان جێی خۆیانی تیا بکەنەوە، لە دەرفەتی کار بێ، لە خوێندن بێ، لە داهێنان بێ، لە کارسازی بێ، لە هەمەجۆرکردنی بازار بێ، لە هەمەجۆرکردنی ئابووری بێ. ئەمەش دووسێ شتی پێویستە. یەکەم ژینگەیەکی لەباری پێویستە، دووهەم تێگەیشتێکی پێویستە لەلایەن حکوومەتەوە و تێگەیشتێکی پێویستە لەلایەن کەرتی تایبەتەوە، سێهەم توانامرۆیەکەی خۆی پێویستە کە ئەو گەنجانن وەکو جەنابەت کاکامانج ئەو بەڕێزانەی تر کە بەشێک بوونە لە ڕێکخستنی ئەم دەرفەتە، ئەو خوێنکارانەی کە لەوێ ئەیبینی ئەوانەی بەشداری لە کۆنفرانسی داهێنان و کارسازیان کرد لە مانگی یەکە، ئەوانەی کە ئەمڕۆ ئێستا دەستیان کردووە بە دامەزراندنی کۆمپانیەکانی خۆیان، دەستیان کردووە بە پێشکەشکردنی بەرهەمی خۆیان. ئەمە ئومێد دروستەکە، ئومێدیش کێبڕکەیەک دروستەکە و وای لێ دێت شەریکە گەورەکان کە هەندێکیان لێرەن و بەخێر بن ئەبینن وەڵا ئەمە تاقەیەک هەیە لێرە، ئەمە بلیمەتێک هەیە لەم مەجالەیە ئیشەکە، کەسێکی زیدەک هەیە کە داهێنانێکی هەیە کە سوودی هەیە بۆ کۆمپانیەکەی من. بۆی ئەمە وامان لێ ئەکا بچین بەرەو ئابووریەکی هەمەجۆری کاریگەر، نەک ئابووریە کە ئیتر ئێستا مەعاش هات نەهات، موچەدرا نەدرا، بەشی کرد
بەشی نەکرد بەرەو ئابووریەک کە بتوانێت ئەم کوردستانەی خۆمان کە مووقعێکی زۆر استراتیجی هەیە بتوانێت ببێ بە داینەمۆی بوژانەوەی ئابووری نەک هەر کوردستان بەڵکو هەموو عێراقیش ئەمەش بەو تاقەیە ئەکرێ کە لەم قاعەیە هەیە بەو تاقەیە ئەکرێ کە ئێستا بە دوای زانکۆیە ئەگەڕێن لە پشتی ئەم قاعەیە و هیوادارم ئەم سەرۆک زانکۆ و مامۆستا بەڕێزانەی کە لێرە هەن بیر لەوە بکەنەوە چۆن ئەم جیلە تازەیە پەروەردە بکەن بە شێوەیە کە بتوانن ببن بە خاوەن ئیش و پرۆژەی خۆیان ببن بە خاوەن ئابووری خۆیان ببن بە خاوەن ئایندەی خۆیان. طبعا زۆر سپاس من هەموو جارێکە دیقەتەیەم پەیامێکی زۆر زۆر تایبەت بە گەنجان ئەیت لە ئێستایا حەزەکەم ئەو دیدگا درێژخانەی کە هەتا بۆ گەشە پێدان بە ئابووری و گەنجان لە داهاتوودا حەزەکەم هەنێک لەو کارنامانەت بخەیتە ڕوو بۆمان. وەڵام جارێ یەکەم حەزەکەم پەیامێکم هەبێ بۆ ئەو خوێندکارە عەزیزانەی کە دەرنەچوون یا حەزەکەم دڵنیایان بکەمەوە کە ئەمە کۆتایی دنیا نییە. ژیان پڕە لە شکست و پڕە لە سەرکەوتن پڕە لە ڕێگری و پڕە لە بەربەست. مهم ئەوەیە چۆن هەڵەسیتەوە چۆن خۆت ڕائەگری چۆن نێڵی شکستێک یان ڕێگریەک بتڕوخێنێ. و زۆر کەسانی سەرکەوتوو هەبوونە لە مێژوو زۆر بلیمەت هەبوونە لە مێژوو کە لە چەندین خۆناغی ژیانی خۆیان شکستیان هێنابوو لە خوێندن بێ یان لە ئیش بێ یان لە ژیان بێ بەڵام توانی ویانە بە خۆیان بچنەوە و پەرە بە خۆیان بدەن. ئەمە بۆیە بێئومێد نەبن ئەوانەی کە دەرنەچوونە تووشی کە ئابە نەبن ئازا بن بوێر بن و لە ساڵی داهاتوو و لە قۆناغی داهاتوو هەڵەسنەوە سەرپەی خۆتان. بۆ ئەوانەی کە دەرچوونە ئەوانەی کە دەرچوون بە دوای ئایندەی خۆیانە ئەگەڕێن جامعەکان هەڵەبژێرن و من حەزەکەم ببم بە مهندس و من حەزەکەم ببم بە دکتۆر و من حەزەکەم ببم بە فڕۆکەوان و ئیتر هەر یەکە ڕەنگ بێ خەونێکی هەبێ لە مێشکی خۆیان بەڵام دڵنیا بن ئەو خەونە ڕەنگ بێ 3-4 جار بگۆڕێ لە بینی 18 ساڵی و 30 ساڵیە ئەو خەونە ڕەنگ بێ 3 جار بگۆڕێ. من حەزمە کرد دیزاینەری ئۆتۆمبیل بم ئەوە خەونی من بوو نەهاتەتی بەڵام شانازیەکشە بۆ من کە ئەمڕۆ ئەمە بۆ 11 ساڵە جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوومە بۆ من شانازی بووە. بۆیە کە ئێستا بیر لە مستەقبەلی خۆیانەکەنەوە زۆر زەرورە خۆیان ئامادە بکەن. ژیان قورسە خەڵکو ئەزانن جامعە قورسە جامعەکە ڕەنگ بێ قورس بێ بەڵام ژیان زۆر قورسترە لە خوێندن. بۆیە دیسان داوا لە زانکۆ و پەیمانگەکانمانەکەین نەک تەنها فێریان کەن دەرسەکەیان فێرکەن ئامادەیان بکەن بۆ ژیان ئامادەیان بکەن بۆ قۆناغی داهاتووی ژیان کە ئیشکردنە کە ڕوبەڕووی بوونەوەی تەحەدیاتە کە ڕوبەڕوو بوونەوەی فشاری جۆرە و جۆرە و دڵنیام ئەو کاتە هاوڵاتی دروستمانە بێت. بۆیە کوردستان پێویستی بە هاوڵاتی تەندروست و کاریگەرە بۆ حکوومەت بۆ کەرتی تایبەت بۆ خوێندن بۆ سلکی سەربازی بۆ ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی لە هەموو مەجالەکانە کوردستان پێویستی بە توانایەکی مرۆییە کە کاریگەر بێ و مووقعی ئێمە مووقعێکی استراتیجیە لە کوردستان کوردیزان و عەرەبیزان و فارسیزان و تورکیزان و ئەنگلیزیزانمان هەیە. بەشێکی زۆری دانیشتوانی هەرێمی کوردستان لە خوار و تەمەنیان لە خوار و 30 ساڵە بەرەو جیهانێکی دیجیتاڵیە ڕۆین بەرەو حکوومەتێکی دیجیتاڵیە ڕۆین بەرەو بازارێکی کاری دیجیتاڵیە ڕۆین. ئەمە جەوەکە لەبارە بۆ ئەوەی ئەم گەنجانەمان ببن بە داینەمۆی گەشەکردنی هەرێمی کوردستان بەو شەرتەی کە ئێمە هەمیشە ئومێدیان بدەینێ نەیان ڕووخێنین نەیەڵین سیاسەت ئاراستەیان کە بۆ تێکدان ئومێدیان پێبەخشین
کە ئەوان ئایندەی ئەم وڵاتن و سەرۆکی حکوومەتی داهاتووی ئەم وڵاتن و سەرۆکی کۆمپانیایەکی وەکو ئاسیا سێڵی داهاتووی ئەم وڵاتن و سپاس. زۆر سپاس. طبعاً حەزەکەم یەک بەشی تر ئاتکەم لەسەرەوەی کە فعلەن لە هەڵبژاردنە دایک و باوکانیش زۆر ڕۆڵە بینن لەوەی کە خوێندکارەکان چی هەڵبژێرن کە هەنێ جارە توانم بڵێم داهاتووی خوێندکارەکانە گۆڕێ بەهۆی ئەو هەڵبژاردنەی کە دایک و باوکەی کات. حەزەکەم پەیامێکیشت لەسەر ئەوە هەبێ کە دایک و باوکان چۆن بتوانن ڕێنمایی خوێندکارانکەن لە هەڵبژاردننی داهاتویان، چکە بەڕاستی خوێندکارێکی زۆر لێرەیە و دایک و باوکانیش لێرن. بەخوا نازانم، من پێم وایە ئەگەر دایک و باوک هەر حەزەکە مناڵەکانی یان دکتۆر بن یان مهندس بن، پێم وایە لەوە دەرچووینە. پێم وایە ئەبێ دەرفەتێک بدرێ بەو خوێندکارە بەو قوتابیە خۆی نەخشەڕێگایەک بۆ خۆی بدۆزێتەوە. و زەڕورە دایک و باوکان پشتیوانی ئەو ڕەئە بن. یەکێک ئەگەر حەز بکات لە میدیا ئیش بکات نەیعنی تەواوی شکستی هێناوە، نەخێر، میدیاش پێویستە، هەندەسەش پێویستە، وەرزش پێویستە، هونەر و کەلتور پێویستە، ژیان سینەما پێویستە. ئەمانە مەجالن کە ڕەنگ بێ کەسێک بتوانێ جێی خۆی بکاتەوە ببێ بە ئەستێرەیەکی عالەمی. ڕاستە دکتۆر نییە و وەرە دکتۆر بڕیار، ڕاستە مهندس نییە، بەس لەوانەیە کاریگەریەکی زۆر زیاتری هەبێت لەسەر هەرێم و لەسەر کوردستان و لەسەر عێراق و لەسەر ژیانی خۆی و لەسەر ژیانی دەوروبەری ئەگەر مەجالێکی تریش هەڵبژێرێ. بۆیە من هیوادارم لەوە دەرچین کە دایک و باوکان فەرزی کەن بەسەر مناڵەکانیان چی بخوێنن و ئەگەر ئەمەیان نەخوێند ئەمە ئیتر شکستە بۆ ناوبانگی عائیلەکەمان و ئەمە ئیتر شەرەفی عائیلەکەمانیان تێکداوە. نەخێت، ڕاست تووزێ مبالغەم کرد دەزانم، بەڵام مەبەستی من ئەمە لێرەدا ئەوەیە زانکۆ فێرتەکە فێربی، زانکۆ ناتکا بە پسپۆر لە هیچ مەجالێکە. داوای لێبوردنەکەم مامۆستایانی بەڕێز، تۆ ئەتوانی بەکەلۆرێس وەرگری ماستەر فێ نابی نەزەڕیەن شتێکی لێ ئەزانی، بەڵام کە پێت خستە دەرەوەی جامعەکە و داخڵی ژیان بووی، ژیان دەرسێکی ترت فێرەکە. ئەو شەقازلەی کە ژیان ئەداتێ زۆر قورسترە لە تووڕەبوونی مامۆستایەک یان لە تووڕەبوونی مدیر بەشێک. بۆیە ئەوەی کە گەنجانمان ئەی خوێنن مهمە، بەڵێ، بەڵام هەمووی نییە. چۆن فێرە بن، چۆن ئەبن بە مرۆڤی کاریگەر بۆ مستەقبەلی وڵاتەکەیان، ئەوە مهمترە. بۆیە من هیوادارم دایکان و باوکان و کەسە کاریگەرەکانی ناو عائیلەکان یارمەتیدەری کوڕوکچەکانیان بن، ڕێگر نەبن لە بەردەم بەدەستهێنانی خەونەکانیان. زۆر سپاس کاکبا. طبعاً چەند وتەیەکت لێ وەرەگرم لەوەی کە گەنجی کاریگەر و کارساز بۆ لە هەمان کاتە ئەو پرۆژانەی کە بەردەوام بۆ گەنجانت هەیە کە ئەمەش ئەتوانم بڵێم درێژە پێدەری ئەو دیدگایەیە کە تۆ ئەتەوێت ئینڤستمنتێکی زیاتر لەسەر گەنج بکەیت. سپاس دەکەم بۆ میوانداریت بۆ ئەمڕۆ. ئەگەر هیچ وتەیەکت نەماوە پێم خۆشە بێت هەستین بچین تورێک بکەین بۆ لای ئەو بەڕێزانە، بۆ لای ئەو زانکۆ پەیمانگایانە. وەڵام منیش سپاستانەکەم، سپاس بۆ دەرخستنی ئەم دەرفەتە، سپاس بۆ ڕێخستنی ئەم کۆنفرانسە و دیسانەوە سپاسی زانکۆکانەکەم. من هەر بۆ ئاگاداریتان لەگەڵ هەندێک لە زانکۆکانە ڕێخستوین، زەمالەیەکمان بەرنمەیەکی زەمالەیمان داناوە کە لە ماوەیەکی نزیکتە ڕای ئەگەیەنین بۆ ئەو خوێندکارانەی کە ڕەنگ بێ نەتوانن بگەن بە ئەو جامعەی کە خواستی خۆیان بێ و هیوادارین بتوانین هاوکارێک بین بۆ ئەوەی ئەو ئەستێرە گەشانەی کە هەن لە ناو کۆمەڵگای ئێمە مەجالیان پێ بدرێ، درەوشاوە بن هەمیشە و ڕووناک بن و کوردستان ڕووناک بکەنەوە. سپاستانەکەم بۆ ئەو دەرفەتە و خۆشحاڵیشە بم ئەو
توورە بکەین ئەستەر. زۆر سپاس. لێرەوە ڕایگەێنین کە لە پێشانگای نێکستێپدا کاقوبات تاڵەبانی بەڕێزیان ئەوەیان باس کرد کە زەماڵەی خوێندن بۆ خوێندکاران دابی نەکەن کە بەدەستخۆشیەوە سپاس ئەمە بەڕاستی لە جهدی تۆ دیارە بۆ یارمەتیدانی گەنجان و تۆیەکردنی گەنجان زۆر سپاسانەکەم و سپاسی سپۆنسەری سەرەکی کەناڵ هەشتەکەم بۆ ڕووماڵکردنی ئەم پانێڵە و لە هەمان کاتە سپۆنسەری سەرەکی ئاسەسێڵ و هاوبەشەکانمان لە نێکستێپ زۆر سپاس. زۆر سپاس. دەستان خۆش.